ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە، تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە، بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دووربکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە، هەروەها دەستمەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دووربکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو، ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن. چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە؟ دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکهاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە. لەو کەسانە دووربکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە، بەباشی گۆشت و هێلکە بکوڵێنە. بەبێبوونی پێداویستەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت؟ لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین، لە کاتی خزمەتکردنی نەخۆش، پێش یان پاش، لە کاتی ئامادەکردنی خواردن، پێشنان خواردن، دوای چوونە تەوالێت، ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن، دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا.